نشتريگری ئەمڕۆمان بریتی بوو لە لابردنی گرەیەکی شێرپەنجەی لە منداڵێکی ڕێگەزمینە کە گرەی شێرپەنجەی هەبوو لە حەوزی و سکی. بسم الله الرحمن الرحیم. بەڕێزان سڵاوی خوای گەورەتان لێبێ. یەکێک لە جاکارەکانی تاوەری تەندروستی سمارت بریتیە لە ئەنجامدانی نیشتەرگەری بە شێوازی تیمورک. نیشتەرگەری ئەمڕۆمان بریتی بوو لە لابردنی گرەیەکی شێرپەنجەی لە منداڵێکی ڕێگەزمینە کە گرەی شێرپەنجەی هەبوو لە حەوزی و سکی لە دیواری ڕخۆڵەکانی و دیواری سکی. نیشتەرگەرێکەش بە فەزلی خوای گەورە ئەنجامدرا لەگەڵ برای بەڕێزمان کاکتەر عومەر پسپۆری وردی هەرسوجگەر لە تاوەری تەندروستی سمارت. سمارت وەرچەرخانە.